بەخێر بێن بۆ پێشانگای هونەری و شێوەکاری قوتابخانەی کۆشش. ئەمساڵ قوتابخانەی کۆشش پێنجەمین پێشانگای ئەنجام دەدات لەژێر ناونیشانی ڕەنگەکانی سروشت لە کۆششدا. ساڵانە من بەشداری پێشانگاکەی قوتابخانەی کۆشش دەکەم بە دڵنیاییەوە دەست و ڕەنجی قوتابیانی پێوە دیارە کە زۆر ڕەنگیان تێدا بەکارینەوە کە ئەو ساڵیش کە بە قەلەمی ڕەش و سپیەکە زیاتر سەرنجی ڕاتشام لەبەرەوەی زۆر قورسە کە قوتابیەک بتوانی بە قەلەمی ڕەساس زیاتر وێنە بکێشێ و ڕەنگی بداتێ نۆتی بداتێ لەبەرەوەی ئەوە ئەرکێکی زۆر قورسە دەستان خۆشبی یعنی بەڕاستی زیاتریش ئەوەی کە سەرنجی ڕاتشام وێنەکان قوتابیەکان کە لێم دەپرسین خۆیان فکرەی خۆیان بووە هەریەکە و لە فکرەی وەرگرتیا یەک گوتی من لە باخەکەی مارێ ئەو گوڵم دیتە دروستم کردیا یعنی کە لێم دەپرسین یان یەک دەگۆ لەبەرەوەی دایک کە زۆر لەگەڵمان حەنونە و زۆر نەرمونیانە دایکم هەڵبژاردێ یعنی کەواتە فکرەکانیان بە فکرەی خۆیان بوو و زۆر بە دروستیان کردێ دەستیان خۆشبی زۆر ڕام لێ بوو کەواتە ئەوانەی کە ئەنگۆ دەست نیشانتان کردێ دیارە لە ڕووی وێنەکێشان زۆر دەست و بازیان دیارە هیوادارم لە ساڵی داهاتوش هەروەها پەرەیان پێ بدەن و بەردەوام بن لە پیشەکەیان لۆ داهاتوەکەیان. زۆر سپاس دەکەم سەرکەوتوو بن. وەکو سەرۆکی ئەنجومەنی قوتابخانەی کۆشش چۆن پاڵپشتی قوتابخانە و قوتابیان دەکەی بۆ بەردەوامیدان بە پێشانگای هونەری و شێوەکاریەکان؟ بەڵێ بەخێر بێن. سەرەتا دەستخۆشی لە ستافی قوتابخانەی کۆشش دەکەم. ئەمڕۆکە مامۆستایان و ستافی قوتابخانەی کۆشش ئەم پیشانگایان ڕێخست بوو بە قوتابیەکانی قوتابخانەکەمان. قوتابیانی قوتابخانەی کۆشش بەهرەمەندن لە بوارە جیاجیەکان بە تایبەت لە بواری تابلۆ شێوەکاری. ئەمە بەردەوام هانیان دەدەین سەپۆرتیان دەکەین بۆی پیشانگای لەو شێوەیە بکەنەوە و چەندین چالاکی هونەری و زانستی تر دەکەینەوە ئینشاڵڵا هەر ئەم ساڵەکە. دەمەوێت سوپاسێکی بێپایانی پارێزگاری هەولێر بکەم کە ئەوڕۆ بەشدار بوو لەم پیشانگایە و سوپاسی کاک فەرەنگەفوور دەکەم سوپاسی شێخ سەعید دەکەم کە بە نوێنەرایەتی وەزارەتی پەروەردە بەشدار بوون ئەمڕۆکە لەم پێشانگایە و سوپاسی پێپیانم بێ بۆ وەزارەتی پەروەردە و سەرپەرشتیارانی وەزارەتی پەروەردە کە هەمیشە پاڵپشتمان بوونە بەشدار بوون لە چالاکیەکانمان. ئەمە شاندانەکە بۆ قوتابخانەکەمان و قوتابیەکان و بەش بە حاڵی خۆم من زۆر خۆشحاڵم بەوەی کە لە قوتابخانەکەمان چەند قوتابێکی بەهرەمەند هەنا کەمە هەمیشە پاڵپشتیانین بۆی بەهرەکانیان دیاربیتن خێزانەکانیشان هانیان دەدەن بۆی سەرکەوتوو بن لەو بوارە جیاجیایانە. دووبارە سێبارە سوپاسی مامۆستا ئیڤان دەکەم کە جێدەستی دیار بوو لەسەر قوتابیەکانی زۆری فێرە تابلۆی جیاواز کردیە. دەستخۆشی لە ستافی بەڕێوەبەرایەتی قوتابخانەکەمان دەکەم مامۆستا ڕۆژان و مامۆستا کەنار کە هەمیشە پاڵپشتی بوونە لە بۆی کە مامۆستایان بەرەو پێش بچن و کاری لەو شێوەیە ئەنجام بدەن. دەستان خۆشبی سوپاس. دڵخۆشم ئەمڕۆ لەم پێشەنگایە بەشداریم کرد نزیکە 45 کارە بە کاری پاستیلە. دەستخۆشی لە قوتابیان ئازیز دەکەم ئەو مامۆستای ئارتەکەیان. پێشنیارم بەردەوامی بە و پێشەنگانە بدەن پێویستە قوتابی ئەو جواب ببینێ و ئەتمۆسفیرە ببینێ و بێتە ئەو شوێنە گەلەریانە پێشەنگانە ببینێت. کارێکی گرینگە لەو نەفەستوندیای قوتابخانە و دەرس و ئەوانە دووکەوێتەوە تۆزێک. دووبارە دەستخۆشتان لێ دەکەم و دەستخۆشی لە مزڕۆژان و کاگامانجی دەکەم ئەوانش زۆر بەخەمن وەکو ستافی ئیدارە و بەڕێبەری پرۆژەکە. دووبارە دەستخۆش بۆ قوتابخانەی کۆشش. زۆر سپاس. بەڕاستی شتێکی زۆر جوانە بۆ بەرەو پێشبردننی ئاستی قوتابیەکانمان. هیوادارم لە ساڵان داهاتوو شەروا بەردەوام بی بە مادبوونی مامۆستاکان و بە پشتیوانی ئەوان ئێمە لە ماڵەوە ئیشەڵا بەرەو پێشتریان دەبین. وڵا ماشەڵا لێ بیرۆکەکانتان هەمووی تۆپیەکە ماشەڵاتان لێ بیرۆکەتان جوانە. هیوادارم هەروە بەردەوام بن بەرەو پێشتری ببن. بە حەز دەکەی ساڵانی داهاتووە بەهرەکانی خۆی پیشامدا لە قوتابخانە؟ ئەکی زۆر دڵخۆشم بە سەرکەوتنەکانی نەکرد لە شێوەکاری لە هەموو بابەتەکان لە خوێندن لە شێوەکارێکەکەیدا ئیشەڵا پشتیوان دەبین هەروەک چۆن لە پێشتر پشتیوانی بووینە لە داهاتوو شەروا پشتیوانی دەبین.
زۆر سپاس دەکەین بەخێر بێ. ئێوەش دەستان خۆش بێ ماندنەوە. ئەو مستەوای ئەو تەڵەبانە ئاستەی زۆر باشیان هەیە ئەوەش دەگەڕێتەوە لە مستەوای بەرزی مامۆستایان کە زۆر هەوڵ و کۆشتی لەگەڵ داینا چکە تەڵەبە چی فێرکەی ئەوەی وەردەگری ئەوەش دەداتەوە دەستیان خۆش زۆر باشە. بەڕاستی ئەوەی ئەمن بەدیم کردبوو پێشتر کۆشش زانی بووم لە بواری پەروەردەی و زانستە لە پێشەنگە خۆشبەختانە ئێوە بۆم بە دیار کەوت ماشەڵڵا لە ڕووی هونەریشەوە هەر پێشەنگە کۆشش دەستخۆشی لە یەکەیەکە قوتابیانی خۆشەویست لە ئامادەکارانی پێشەنگای دەکەم بەڕاستی وێنەکانیان زۆر سەرنجڕاکێشە بوو زۆر دڵخۆش بووم بە هەبوونی ئەو کۆمەڵە قوتابیە بەهرەمەندە لە قوتابخانەی کۆشش خۆشحاڵ بووم بە یەکڕێزی و تەبای ئەو ستافە بە ڕێزەی کۆشش بەڕاستی ئەوەی ئەمن ئەوڕۆ دیتم جێگای دەستخۆشی خۆشحاڵیە. پێشنیارت چیە لۆ پێشانگای ساڵی داهاتوو؟ هیوادارم ئەم قوتابیە بە ڕێزانە لەلایەن بەڕێوەبرایەتی قوتابخانەی کۆشش زیاتر هاند بدرێن سەپۆرت بکرێن چونکە ئەوەی ئەمن تێبین دەکەم ئەو قوتابیانە زیاتر بەهرەیان تێدایە هیوادارم دامی زیاتریان بکرێ بۆی بتوانێت لە ساڵی داهاتوو لە شەشەمی پێشەنگایە بە زۆر ئەوچی بەرزتر بەشداری پێشەنگاکە بکەن. زۆر سپاس دەکەن دەست زۆر سپاس بێ بەڕێزیش. هەستت چۆنە ئەمڕۆ بەشداری پێشانگای کۆشت کردووە؟ هەستێکی زۆر خۆشەکە لەو پێشەنگای بەشدارم لە قوتابخانەی کۆشم. تابلۆیەکەت باسی چی دەکات دەتوانێت ڕوونکردنەوەمان بدەیت؟ تابلۆیەکە باسی ئەوەی دەکا کە لە جۆرا و زۆر ڕەنگی بەکارهێنراوە و زۆربەی مادەکان تێکەڵ کرایە لەگە یەکتری. مەسەلەن ڕەنگی کەسێک لەگە سپی تێکەڵم کردیە و ئەو ڕەنگە جوانە دەرچووە کە گوڵە نێرگزە و جوانترین گوڵە لەو دنیایی. هەستت چۆنە بەشداری پێشانگای کۆشت کردووە؟ هەستێکی زۆر خۆشم هەیە کە بەشداری ئەو پێشانگام کردی لە قوتابخانەی کۆشش. تابلۆیەکەت باسی چی دەکات گە ڕوونکردنەوە؟ ئەوە تابلۆیان پەپولەیە ئیشی ینی پەپولەم دروست کردیە ئەوە ڕەنگی ئۆڵ پاستڵم بەکارهێناوە ئەوە ڕەنگی کەسکی تۆخ و کەسکی کاڵ و سپین بەکارهێناوە تاوەکو ئەها جوان دەرچووە. پەپولەش یەکێکە لە جوانترین و نازکترین باڵندەکانە. زۆر سپاست دەکەن. دەستخۆش. بەشداریم کردی لەو پێشانگایە و سێ تابلۆم دروست کردیە ئەو شێک لە تابلۆکەمە لەو پێشانگایە ئەو تابلۆ باس دەکاتن کە لەو ڕۆژ ئاوەیە لە شەهیدێکە ئەوش سلاحەکەی کلااوەکەیە و پێڵاوەکەیە ئێرە شوچی ئاوە چیە خوێنی شەهیدانەکە دەرچۆچی لەگەر ئاوەکەی تێکەڵ بووە ئێرەش بس ڕۆژ ئاوە نییە سۆرەکە معنای خوێنەکی شەهیدەکەیە. لەسێ تابلۆ بەشدار بوومە کە یەکێکیان ئەم کلاوە زۆر مانای دەدا کە ئەو ئاڵای کوردستانم دروست کردیە بۆ ئەوەی بزانین کە ئەم کلااوێکی شەهیدەیەکە کە ئەم گوڵەش ئی ڕوحەکەیتی وشیم بوویتەوە ئەوەم بەخۆم دروستم لۆ زیاد کرد کە مانای زۆر دەداتن. من ناوم سنەیە پۆلی هەشتم بە سێ تابلۆ بەشداریم کردووە ئەوە شایەکێکە لەوانە کە باسی خۆشەویستی دایک و منداڵێک دەکات بۆ یەکتری هەیەیان و ئەوەندە خۆشەویستەکەیان جوانە بۆ یەکتری هەروەکو سروشتێکە و ئەلێ ڕووکانە ڕەنگە گەرمەکان و ڕەنگە ساردەکانم تێکەڵ کردووە ڕەنگە گەرمەکان پرتەقالی و سۆر و ڕەنگە ساردەکانیش کەسکە تۆناتەکانی کەسکن بە هاوکاری مامۆستا ئاوان تابلۆیەکانمان دروست کرد. ئەو ڕسمەکە دروستم کرد فکرەی ئەوم لە هات بیابانێک دروستکەم کە زۆر ناخۆش بی و پاش جێک دروستکەم زۆر خۆش بی چای لێبێ و ئەوانە لۆیە ئەو ڕسمەکە دروستم کرد وەچیەوەیە بە من هەر ناخۆشیەک بچی ئەچێوە خۆشی. ئەوڕۆ بەشدارم لە پێشانگای کۆشش و ئەو تابلۆم دروست کردووە کە باس لە ڕۆژئاوابوون دەکا و ڕەنگەکانی ڕۆژئاوابوون زۆر تایبەت و جوانن و پێک هاتیە لە ڕەنجی زەرد پرتەقالی سۆر و ڕەش و زۆر سپاسی مامۆستایەکەم دەکەم و زۆر خۆشحاڵ بووم کە لەو پێشانگایە بەشدار بووم. پێنجەمین پێشانگای هونەری و شێوەکاری قوتابخانەی کۆشش بە سەرکەوتووی بەڕێوە چوو بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر و سەرپەرشتیارانی پەروەردەیی. سپاسی بێپایان بۆ ئامادەبوونتان.